والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، صلاة خواهی گەورە لە هەموو لایەکتان بێ، خواهی گەورەی تاعات و عیبادەت لە هەموو لایەکمان قبول بکە ئینشاء الله. ئەمڕۆش بخاتە سەر تەرازووی چاکەکانمان لە ڕۆژی قیامەتە بەدەستی ڕاستوەری بگرین، لەو ڕۆژەی کەوا ڕۆژی تەنگانەیە، هیچ شتێ فریات ناکەوێت کردەوەکان بگێتە فریامان. ئەگەر ئەوەش نەبوو، خی گەورە بە ڕەحمەت و بەزەیی خۆی لەگەڵمانە بکە و ڕەحم بە هەموو لایەکمان بکە. اللهم ئامین. مانگی ڕەمەزان مانگی قورئانە. عنوانەکەی ئەوەیە باسەکەین. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێت: من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشرة أمثالها. هەر کەسێ پیتێ لە قورئان بخوێنێ، یەک پیتێک نەک وشە. پیت یعنی حرف، بڵێن ئەلیف با تا، یەک پیتێ بخوێنێ. پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بە حەسەنەی بۆی دەنووسێ یەک چاک، چاکەکەش بەدە. یعنی سە تو هەر پیتێ لە قورئانە خوێنی ئەیکەیتەوە بسم الله الرحمن الرحیم، ئەو زۆرەکە. بسم الله چەند پیتە؟ کێ ئەزانێ پێمان بڵێ؟ بەڵێ هەمووی بسم الله هەمووی 90 ئەکیدی؟ باشە، 90 خێرەکە. فی دەی بکە، 90 دەیی 190. هەر بێژە بسم الله الرحمن الرحیم 190 خێرت کردو. ئەگەر سورەت فاتحە بخوێنی، ئەگەر بێت و سورەتی بەقەرە بخوێنی، ئەگەر بێت و خەتمەیە بکەی، ئەبێ چەندێک خێری بێ. ئەبێ لە ڕەمەزان چەند بەچەند بێ، چونکە خێر ئەچێتە 700 بەدەکە شۆڕا ناوەستێ. چونکە بۆیە ئەم مانگە وتیانە مانگی قورئان. پیاوچاکان ڕەمەزان باتایە هەموو شتێکیان لایەدا، دەرس و دەوریان بۆیە لایەنەدا، ئیشیان بۆیە لایەنەدا، تەنانەت ئیشی شەرعیش وازیان لێهێنا لە هەموو کتابێک ئیلا قورئان نەبێ. ئەو مانگە بەس لەگەڵ قورئان هەبوون. ئیتر لە خوێندنی قورئان، لە تەفسیری قورئان، لە مانای قورئان، لە تەماشاکردنی قورئان هەمووی دەگرێتەوە. چونکە ئەتوانی خەیرێکی یەکجا گەورە بۆ خۆت بنێری، بەڵام وریاش بن، هەر بۆ خۆت مەینێرە. ئەوەنە تەموحت کەم نەبێ. کاتێ خەتمەکەت تەواو دەکەی بڵێ خوایە گیان ئەمە خەیری منی تیا بێ، خەیری مردووەکانشی تێک لە فکریان مەکە. سە چاوەڕێی تۆن ئەوان چاوەڕێی سوبحان الله یەکەن. لەم مانگا لە فکریان مەکەن. هەر خێرێک دەکەن بڵێ خوایە ئەمە خەیری منە، بەشی ئەوشی تێخە خوایە گیان. ئەمە دەرەچین لەسەر ئەو هەموو شتەکان. ئەمە ڕەهایە و ڕەوایە و عولەمایان وتیانە متتەفق بێ کۆی. ئەمە توانی ئینسانی ئیماندار ئەمە بکات، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی وتووە پێمان. دووەمیان، هەر کەسێ لە خزمەتی قورئانا بێ، ئەوەیە هەوڵدا لەگەڵ ئەوە خەڵکی تریش فێرکە. خەیرکم من تعلم القورئان وعلم. ئەمە زۆر گرنگە. سە بۆ نمونە ئەو دەورانەی کە لە ڕەمەزان ئاکرێتەوە، بەشدار بە، بە تایبەتی گەنج. ئێمە و باوکو دایکش تەشجیعیکەین با بەشدار بێ. ئێستا تو کەسێک کوڕێتەوە کچێتەوە تێت سوورەتی مولک لەبەرەکە لەو مسابقەی کە مزگەوتی خۆمان دایناوە. بۆ نمونە چەند ئایەتە؟ 30. ئەتوانین بیژمێرین. ئێمە وەک ئاەت، وەک حرف، وەک پیت بیژمێرین چەندێکە؟ زۆرەکە. جا ئەمە گە کوڕەکەی تۆ بێ و کچەکەی تۆ بێ بێت ئەم قورئانە لەبەرکە، ئەم سوورەتە لەبەرکە. ئەزانن لە قیامەتە هەندێ باوک و دایکەیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بانیان ئەکەن ڕێزیان ئەگرن، بەڵام کرداری وایانش نەکردووە کردارێکی زۆر گەورە بێ، کرداری خۆیان نییە. تاجی نورینە ئەکەنە سەریان. پێغەمبەری خوا فەرمێ تاجی نورینە. ئەمجا خوایان ئەپرسن، ئەو باوک و دایکە ئەپرسن لە خوا، خوایە گیان ئەمەی ئەم ڕێزە و تەقدیرە لە من نێراوە، ئەمەین چییە؟ خۆ من کردەوە ئەم نەکردووە تاوانە ڕێزم لێ بنرێ. ئەمە لەکوێ هێنا؟ خوای متعال جەل جەلالوه پێی ئەڵێ ڕایگەێنن، پێی بڵێن مەلایکان ئەمە هین خۆی نییە، هین مناڵەکانێتی، هین کوڕەکەی، هین کچەکەیەتی. بۆ کوڕ و کچەکەی من چی کردووە؟ خوایە گیان ئەمە لەبەری قورئانی خوێندووە، قورئانی لەبەر کردووە. تۆ مەدام بووتێتە سەبەبی ئەوەی قورئان لەبەرکە، قورئان بخوێنێ بێتە حافظ قورئان، قورئان بخوێنێ
ئەو پلەپایی تۆ لە قیامەتە ئەوەیە ئەمە پلەپایی باوک و دایکێک ئاوایە ئەبێ خۆی چی بێ ئەبێ شخصی ئەو مناڵە چی بێ لە قیامەتە چونکە پێغەمبەر گیانە فەرمێ ئەوەی قورئانی لەبەر بوو لە قیامەتە پێی ئەڵێن بخوێنە و لە بەهەشتا پلەت بەرزە بێتەوە تەشبیه نەبێ بۆ ئەوەی تێگەیشتن بێ وەک مەسعەدێ وایە خەنەبان مەسعەدێ جا بەهەش بەرەو ئاسمانە 100 پلەیە هەر پلەیەکی مابەینە سەمای وەڵارد یعنی ئیسە من لەگەر لە یەکەم پلە دانیشم تو لە دووەم بی وەکەوێ من لە زەویم تو لە ئاسمانی ئەی ئەگەر لە سێیەم بی وەکەوێ من لە زەوی بم دوو جا تو لە من دوورتری ئەی ئەگەر 100ەم بێ 100 جا بەینی ئەرد و ئاسمان کەواتە ئەمە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ ئەم پلەپایی بەرزە بێتەوە حتا ئاخرایەت کە یەسیا لێوێ ئەو ماڵەکەیەتی لە باشدا چونکە قورئان ئێمە بینە ئاسانکاریە بۆ کەسانەی کە قورئانە خوێنن لەبەرێکن تەشجیعیان کەین ئەمەش ناکەین شتێکی تر یارمەتی دەین چەندێ خۆشە ئەو دەورانەی کە دەکرێت و کابرا ئیمکانی تێدێت ئەڵێ مامۆستا ئەوەی ئەم سوورەتەی بە جوانی لەبەر کرد بە قورئان ئەوە من ئامادەم 50000 بەمێ ئەو من ئامادەم گڵای ئەو من ئامادەم قاتێکی بۆ بکەم بۆ جژن ئەو من ئامادەم کاکە شتێکی پەنتور و قەمیسێکی بۆ بکەم بۆ جژن هەدیە بێمەدام کەلامی خوای لەبەر کردووە هەر کەسێ فەرمایشتەکانی پێغەمبەری خوا سەسەم لەبەر کردووە ئەوە من هەدیە چاکی بۆ کڕم ئەی ئاوا ئێمە گەنجەکانمان بەرەو پێشە بن ئەی بێت دەورەیە بکە ئەو قورئانێ لەبەر کاو بە سادەوی بڕۆ هیچ بۆ شتەکانی تر تەماشاکە چەندێ خەڵاتی هەیە خەڵاتی زۆرە خەنە بەردە گۆرانێکی باش بێ ئەوە نەخەڵاتی هەیە دوو لە ڕوو جەنابتان کچەکانمان خۆی ڕوت کاتەوە بێت دوو لە ڕوو لەسەر کەناڵێ خۆی ڕوت و قوت کاتەوە خۆی عەرزکە ئەوە نەخەڵاتی هەیە ئەها بۆ دنیا چیەکرێ ئەی بۆ قیامەت ئێمە چی یەکەین بۆیان ئەمە گرینگە ئینسان ئیماندار بایەخی پێ بدە وە مادە مامۆستایەکی بەڕێز لە کەرکووک زۆر شتێ جوانی کردبوو ماوەیە 5 پاسکیلی سندوو لە مزگەوت داینابوو هۆی من پرۆژەمان گەرەکمانە دوای ڕەمەزان ئینشاڵڵا شتانە بکەین 5 پاسکیلی هێنابوو کڕیەی وتی هەر کەسێک تەمەنێکی تەحدید کردبوو 10 ساڵ بە خوار 10 ساڵ بۆ خوار وازام 8 بۆ 12 دانابوو ئەو تەحدیدی کردبوو هەر کەسێ 30 بەیانی بێت بۆ مزگەوت ئەو خەڵاتەی پێدە لە گەنجەکە ها چی تەشجیعێکی جوانە چنێ جوانن ئەم گەنجە ڕادێ ئەم گەنجە هەوڵەدا هەم بۆ ئەوە هەم بۆ ئەمەش بۆ ئینسان ئیماندار بتوانین ئەمە بخینە بەردەست سێهەمیان کانە خولوقه قورئان النبی عەلەیهی سڵات وسەلام ئێمە کە قورئان خوێنین ئەبێ ڕەوشت و ڕەفتارمان لەگەڵ قورئانەکە بگونجێ ناوێ تۆ ئەبێ خۆت لەکوێ خەلەل تێ چاکی کرد خۆت خاس کرد بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پرسیانە لێ کانە خولوقه قورئان ڕەوشتێ جوانەکەی پێغەمبەری نازدار وە قورئان وەکانە قورئان یەمشی عەلە الأرض قورئانێک بۆ بەسەر زەویە ڕۆیشتووە پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم مثل المؤمن الذي يقرأ القرآن ويعمل به أو كسي قرآن خوينه پیغمبری خوا فرمی علیه الصلاة والسلام و أو كسيجي ككاري بيدكا واتا قرآن خوينه و كارشي بيدكا باسي 4 كسمان بو كام حديثة 4 تاقمی یەکەم کۆمەڵێ خەڵکن قورئانە خوێنن کۆمەڵێک مانشەیە کارشی پێک ئەمە یەکەمیانە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئەوانە وەک لیمۆ و پرتقاڵوان ئەفەرمێ وەک لیمۆ و پرتقاڵوان بۆ ئەفەرمێ هەم تامیان و هەم بۆنیانش خۆشە تامی خۆشە بۆنشی خۆشە ئەمە ئیماندار ئەمجا پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سڵات وەسەلام دووەمیان وێنێ ئەو موسڵمانەی کە قورئانە خوێنێ و کاری پێ ناکات یعنی قورئانە خوێنێ بەڵام کاری پێ ناکات بەس ئەی خوێنێتەوە ئەفەرمێ وە خورما وایە وەک خورما وایە بۆنی نییە بەڵام تامی شیرینە خورما وایە بۆنی دێ نایە بەڵام ئەکە ئەی خۆی شیرینە ئەمە دووەمیان سێهەمیان ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەو کەسانەی دووڕوون دوو لە ڕوو جەنابتان منافقن یعنی کە قورئانە خوێنن ئەفەرمێ ئەوانە با دووڕوون بەڵام مەدام قورئانە خوێنن وەک ڕەیحانەوان پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سڵات وسەلام وەک ڕەیحانەوان بۆنیان خۆشە بەڵام تامیان چییە؟ تاڵە ڕێحانە بۆنی تێ بەسکە ئەی خۆی تاڵی تایە ئەمە دووڕوو خوا دوورمان بکاتەوە لێ چوارەمیان منافق ئەوانش وەک چین ئەفەرمێ ئەوەی کە قورئانە خوێنێ
وەک گوژاڵک وایە تامیتاڵە بۆ نشی نییە یعنی هەر چواری تەماشاکە لە ئیماندارێکی ڕاستەقینەوە هەتا منافقێک مەدام قورئانە خوێنێ هەر سێرەکەی سوبحان الله تامێکی لەگەڵایە ڕەنگێکی لەگەڵایە یان بۆنێکی لەگەڵایە چونکە قورئان زۆر پیرۆزە یعنی هەر کەسێ خۆی بدا لە قورئان لە دنیا و لە قیامەتە پاشگەز نابێتەوە. خاڵی چوارەممان ئەفەرمێ ئەوەی کە قورئانە خوێنێ بەختەوەرە واتە هەموو کۆمەڵێک هەموو گەلێک هەموو نەتەوەیەک لەگەڵ قورئانە بوو سوودمە نەبێ سوودی هەبێ بۆ خۆی و دەوروبەری و هەیەچ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا خوي متعال جل جلاله دفرمي قرآني ليرة بالروحنا وبالزندو بالجيان يعني قرآن جيان هرد لي قرآني تيانا بو مردوه بقرآن بار ريبكا مردوه جيانية لدليا هرد لي قرآني تيابو أو دلا جياو زندوه هر مالي قرآني تيابو ئەو ماڵە زندووە هەر ماڵی قورئانی تیانە بوو ئەو ماڵە زندوو نییە ئیتر دایرەکەت هەموو شوێنەکان لەسەر ئەم قسە بڕۆ هەرچی شوێنێ قورئانی تیا بوو ئەو قورئانە بێتە بەرەکەت بۆ ئەو شوێنە بۆ ئەو ماڵە بۆ ئەو گەڕەکە بۆ ئەو شارە بۆ ئەو منتیقە هەمووی بە قورئانە بەرەکەتی دائەبەزێ چونکە ئەو قورئانە زۆر دوورمانەکاتەوە لە زۆر شت زۆر شت دوورمانەکاتەوە ئینسان ئیماندار بزانێ ئەمانەیە وڵاتمان پێشکەوە بە قورئان ئەها سێرکە ئێمە زۆر جار ئەڵێن تۆ سێر ئەو قارئە بەڕێزانەکە کە لەناو کووردا هەڵکەوتە ئێمە ئەو کەسانی کە دەنگیان خۆشە حەقە هەموومان هەرستینە سەر پێ کە تێن بەرنوێژە ڕێزی لێ بگرین تەقدیری لێ بگرین زۆر بە گەورەی سێریکەین بە ئاسانی نا وە خەڵکانی تر ئەها ببینە گەلان و قەومانی تر چۆن ڕێز دەخوایان سێرکە ئێستا تۆ سێر ئەو قارئێنە و دەوڵەتانەی کورد کە چەند ڕێزی لێگرن ئایا ئێمەی وەک کورد ئەوەنەی وڵاتە عەرەبیەکان ڕێزیان لێگرین نەخێر تۆ سێر شێخ ڕەعد کە سێر شێخ پێشەوا بکە کە ئەچن بۆ ئیمارات ئەچن بۆ شارەکانی تر تۆ بڕۆ لەوێ چی ڕێز و تەقدیرێکیان لێبن تەماشاکە خۆ عەرەبش نین کوردن ئەی تخوا حەق نییە ئێمە دەوەنەی تر ڕێزیان لێ بگرین بۆ ئێمە بەرۆڵە هەر کەسێکمان ئەو کوڕانەمان دەنگیان خۆشە تەشجیعیان کەین فێریان کەین بۆچی بڕوا بێتە موتڕبێ بێتە گۆرانی بێژێ کوڕەکە با بێتە ئیمامێکی چاک دەنگخۆشێک هەزار کەس لە پشتی نوێژ بکە هەزارەکە دەرچوو بڵێ ڕەحمەت لەو باوکەی ڕەحمەت لەو دایکەی هەشت شەوی هەزار ڕەحمەتی بۆ بێ ئەی تۆ من دەنگەرە چی بگەرێت ئەمە سەدەقەی جاریەیە مناڵێکت هەبێ دەنگی خۆش بێ بیخەی بۆی قورئان فێر بێ سبەینێ خەڵک لە پشتی نوێژکە بە حەزاران خێرت بۆ بێ بە حەزاران چاکت بۆ بێ ئەمە بەڕاستی دەستخۆشیە ئەمە بیکەین هانی گەنجەکانمان بدەین بۆ ئەمە خاڵی کۆتاییم لە خزمەتانە ئەم قورئانە بەڕێزە هەتا ئێستاکە ئەڵێن 130 زمانە جیاوازەکان تەرجومە کراوە ئەمەی ساڵی ڕابردووە یعنی ساڵانی پێشی ئێستایە بەڵام ئێستا زیاترش بە فەزلی خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ قورئان تەرجومە ئەکرێتە سەر زبانەکانی تر هایسە چەند قورئانمانەیە تەفسیرێکی شیرینی و کورتی پوخت تەفسیری هەڵگرە لەگەڵ قورئانەکەتە ڕازی مەبە بە ختمەیەک لەگەڵ ختمەکە تەفسیرەکەش بۆ خۆ بخوێنەوە چیت هەیە ختمەیەکی جوان بە تەفسیرەکەوە بۆی شارەزابی بۆ خۆت هیچ نەبێ ڕبعێ لەو قورئانە شارەزابی چونکە پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتی ئاخیر و ئەوەڵی ئەوە بووە بۆ ئێمە وتێتی من ئەڕۆم و ڕۆیشتوم یان دەڕۆم دوشت هەیە جێی هەیە لەم ناوتانە دەستی پێوە بگرن قەت گومڕا نابن قەت یۆڵ ناکەن بەرەو خراپە ناچن یەکێکیان ئەوەیە قورئانی پیرۆز دووەمیان سونەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم خوای گەورە بیکاتە ڕێبازمان بیکاتە ئەوەی کەوا لەسەر قورئان بڕۆین لەگەڵ قورئانە بژین قورئان بکاتە بەهاری دڵەکانمان بەهاری ماڵمان و بەهاری وڵاتمان و بەهاری شار و دێ و هەموو لایەکمان خوای گەورە ڕەحمە هەموو لایەکمان کە عیبادەتمان لێ قبوڵ کە خوای گەورە هەموو لایەکمان مەحفوظ بکە وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته